بەڵێ بە حکمیەوەی لە بنەماڵی خوێنەوار پەروەردە بووم هەر لە مناڵیمەوە لە نێو کتێبە کۆنەکان و ڕۆژنامە و گۆڤار و ئەو بڵاوکراوانەی کە هەبوون وە لەگەڵیا لە نێو دەستخەتەکانە گەورە بووم بەڕاستی کە ژمارەیەکی زۆر دەستخەتی بنەماڵەکەم لەبەردەستا بووە. ئەمانە هۆکار بوون کاریگەریان لەسەر کردوین کەم تا زۆر بۆ ئەوەی کە هەر زوو لە تەمەنێکی مناڵیەوانێ توانین بڵم لە 5-6 ساڵیەوە ئاشنا بین بە کتێب و بە خوێندنەوە. ئەمە جگەلەوەی کە خوێندنی نێو ماڵیش مەسەلەن بۆ نمونە لەبەرکردنی ئەحمەدی یاخۆ لەبەرکردنی دوو ڕشتە ئەمانەش هۆکارێکی تر بوون بۆەوەی کە ئاشنا بین بە کتێب لە نێو ماڵەکانی خۆمانەوە. بێگومان زۆرێک لەو کتێبانەی کە خوێندومەتەوە کەم تا زۆر کاریگەریان هەبووە و ساڵانێکی زۆریشە هەم دەخوێنمەوە هەم دەنووسم وەکو باسم کردن لە مناڵیمەوە سەرقاڵی خوێندنەوەم. بەڵامەوەی کە زۆر کاریگەری لێ کردوم ئەتوانم بڵێم تەفسیری مەلای گەورەی کۆیە چکە مەرحومی مەلای گەورەی کۆیە لەم تەفسیرەیدا تەنها ڕاوێ قورئانمان بۆ ناکات تەنها وشەکانی قورئان و شیکردنەوەی قورئانمان پێشکەش ناکا بەڵکو مەلای گەورە دێت لە نێو تەفسیرەکەیدا کۆمەڵێک نوکتە دەجێڕێتەوە لە نێو تەفسیرەکەیدا کۆمەڵێک شتمان بۆ تۆمارەکە کە ڕووداوی سەردەمی خۆیەتی بۆ وێنە ئەگەر بمانەیە بە شوێن مێژووی حەقەدا بگەڕێین کە بزوتنەوەیەکە لە سەردەمی ئەودا ڕوویداوە لە سەردەستی شاود کەریمی شەدەڵە و مامە ڕەزایە ناکرێت تەفسیرەکەی مەلای گەورەی کۆیە فەرامۆش بکەین و نەگەڕێینەوە بۆی. ئەمە جگەلەوەی مەلای گەورەی کۆیە لای کردوتەوە بەلای کۆمەڵێک شعردا لە نێو تەفسیرەکەیدا هەم دەقی شعری خۆی هەم دەقی شعری شاعرانی تری بە نمونە هێناوەتەوانێ. لەبەرەوە تەفسیری مەلای گەورەی کۆیە ئەو کتێبە بوو کە ژیانی منی گۆڕی کە زۆر کاریگەری لێ کردم هەم لەلایەنی بیر و باوەڕ و هەم لەلایەنی ئەو شتانی کە لە نێو تەفسیرەکەیدا کۆی کردوتەوانێ. بۆ نمونە مەرحومی مەلای گەورەی کۆیە کاتێک شتێک لە مەلا عەبدوڵای بابی یا لە دەوروبەرەکەی دەبیستێ وەک خۆی تۆماری دەکا و دەیجێڕێتەوە و دەینووسێتەوە هەنێ. ئەمە بوو بە دەواازەیەک بۆ ئێمە بۆەوەی منیش هەوڵ بدەم وشەیەک لە زاری باوکم بەڕەحمەت بێەوە وشەیەک لە زاری دایکم بەڕەحمەت بێ نەکەوێتە خوارەوە کە من نەینووسمەوانێ و تۆماری نەکەم. بۆیە ئەم تەفسیرە بە سەرچاوەیەک دانێم بە هۆکارێک دانێم کە بەڕاستی ژیانی منی گۆڕی بۆ هۆکاریەوەی کە هەموو شتانی لە دایک و باوکمەوە دەیویستم بیان نووسمەوە سەرنجامیش ببنە کتێبێکی زۆر گەورە کاتوانم بڵێم کاتی چاپ و بڵاوکردنەوەی 18 بەرگ دەرەچێت. بەڵێ طبعاً وەکو ئاماژەم پێدا زۆر سەرچاوم خوێندۆتەوانێەوە زۆر کتێبم بەکار هێناوە. ئەگەر مەبەستمان لایەنە زانستێکە بێت بە دڵنیاییەوانەیە کاتێک هەستم کرد لە وڵاتەکەی خۆم کۆمەڵێک شت فەرامۆش کراوە هاتم گرنگیم پێدا کاتێک بینیم دەستخەتی زانایانی کورد لە یابانە دەستخەتی زانایانی کورد لە ئامریکایە مەسەلەن لە وڵاتانی ئەوروپایە لە شوێنانی ترە هاتم گرنگیمدا بە ئەو دەلیل مەخطوطاتانی کە هەیە و ئەو کتێبانی تایبەتە بە دەستخەت و چۆنێتی فێربوونی خوێندنەوەی دەستخەتەکان پۆلێنکردنیان دۆزینەوە و خستنە ڕوویان گرنگیم بەوەدا بۆەوەی ئەم سەروەتە نەتەوەیی کورد کە لە وڵاتەکەمان چۆتە دەرەوانێ هەوڵ بۆم جارێکی تر بیجەڕمەوە بۆ وڵاتی خۆم ئەگەر بە شێوەی کۆپیش بێت بکەوێتەوە بەردەست و بتوانرێوەکو تۆژینەوە و ساختکردنەوە سوودی لێوەربگیرێ و جارێشتر کۆمەڵگەکەم چاوی پێ بکەوێتەوە. بە هەمان شێوە توانم بڵێم زۆر ڕووداو لەسرم کاریگەر بووەوە زۆر چیرۆک لەسرم کاریگەر بووە بەڵام هیچ شتێک هێندەی ڕاوەی قورئان و هێندەی قوڵبوونەوە لە قورئان نەیگریاندوم. جا بۆ مەبەستەش زۆرێک لە ڕاوە کوردیەکان ئەگەر نەڵێم هەموویم خوێندۆتەوانێ و هەمووی لە کتێبخانەکەمدا بوونی هەیە و لە پێش هەمووشیانەوە مەلای گەورەی کۆیە لە دوایەوە مامەژاری مکوریانی کە بەڕاستی کوردی نووسێک و کوردی زانێکە کە هیچ کاتێک ناتوانم بڵێم هەژارێکی تر دروستە بێتەوانێ کە قورئانمان بۆ وەربگێڕێتەوانێ. ئەمە جگەلەوەی کە تەفسیرەکەی محەممەد ساڵح ئیبراهیمی شەپۆل تەفسیرەکەی پرتەوما و تەفسیرەکەی مامۆستا مەلا عوسمانی ڕەحمەتی و تەفسیرەکەی مەلا ئەحمەد کاکە مەحموود و هەمووانی دیش ئەمانە سەرچاوە گەلێک بوون کە من حەزم کردو بیان خوێنمەوانێ و زۆر جاریش بە دیارایەتەکانی قورئانەوە گریاندومی. زۆرێک لەو کتێبانە جار و دووجار خوێندراوەتەوە بەڵام ئەوەی کە ئەتوانم بڵێم زیاتر لە 10 جار خوێندومەتەوانێ
کتێبێکی مەلای گەورەی کۆیە بە نێوی فڕی قەلفڕی. ئەم کتێبە کاتێک دەیخوێنیتەوە هەستێکی عەلی شەریعەتی نووسیوێتی لەگەڵەوەی دوو سەردەمی لەک جیاوازن، لەگەڵەوەی دوو کەسایەتی لەک جیاوازن. مەرحومی مەلای گەورەی کۆیە هەموو دیاردەنا با و ناچیز و نادروستەکانی کۆمەڵگە دەخاتە بەر نەشتەری ڕەخنا و هەموو ناشرینیانی لە کۆمەڵگەیە هەیە دێت ڕەدیانەکاتەوانێ دەڵێ کۆمەڵگە دەبێت لەمانە دوور بکەوێتەوانێ. لەبەرەوە زۆر کاریگەر بووم پێی و نەکجار و دووجارە توانم بڵێم زیاتر لە دەجار من چاوم بە فڕی قەلفڕیدا خشاندووە و خوێندومەتەوانێ و سوودیشم زۆر لێ وەرگرتۆ بۆ ژیانی خۆم. هیچێک لەو کتێبانەی کە زۆر کاریگەرم پێی وەڕۆ ساڵانێکی زۆریشە کاری بۆەکەم بۆی بتوانم شتێکی هاوشێوە بنووسم، ئەویش سێر عەلام نوبەلائی ئیمامی زەهەبیە. ئاواتەخوازم ڕۆژێک بێت بتوانم ژیاننامە بەرهەم کار و چالاکی سەرجەم زانایانی کورد، سەرجەم ناودارانی کورد، هەر کوردێک کە لە هەر شوێنێکی دنیا لە هەر پارچەیەکی کوردستان خزمەتێکی کردبێ بتوانم ژیاننامەکەی و بەرهەمەکەی و کۆمەڵێک زانیاری لەسەر ئەو زانایە، لەسەر ئەو ناودارە، لەسەر ئەو نووسەرە تۆمار بکەم وەکو چۆن ئیمامی زەهەبی لە سیر العەلامە تۆماری کردووە. ئەوە کتێبەیە کە ئاواتەخوازم کە تەمەەن بێ و مردن ڕێگەوا بتوانم شتێکی هاوشێوەی وەکو سیر العەلامی ئیمامی زەهەبی بنووسم و بڵاوی بکەمەوە. بەدڵنیایی ئەوانێ هەرچەندە پێم خۆش نییە ناوی هیچ کتێبێک بێنم، بەڵام هەندێک جار ئەو کتێبانەی کە لەسەر بوارێک نووسراوە و خوێندومەتەوە بەڵام سێرم کردووە کەسەکە هیچ لەو بوارە شارەزانیە. بۆ نمونە هەندێک کتێب لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام ئەنووسرێ، کاتێک دەیخوێنیەوە سێرەکەی نووسەرەکەی ئەسڵەن زمانی عەرەبی نازانێ، بەڵام دێت قسە لەسەر قورئانەکە، زمانی عەرەبی نازانێت دێت قسە لەسەر فەرموودەکە. ئەو کتێبانە کەم تا زۆر پەشیمان بووم لە خوێندنەوەیان، هەرچەندە کەم تا زۆری شتیان فێر کردوم و پێیان وتم کە ئەم نووسەرە هەڵەیە، ئەم نووسەرە نووسەرێک نییە بەرهەمەکەی شایستەی خوێندنەوە بێ، بەڵام بەداخەوە هەندێک جار ئەم بەرهەمانە گەورە دەکرێن. ئەگەر نمونەیەکی بچووک بهێنمەوە وەکو کتێبی سێکس و شەرعوژن لە ئیسلامدا، من چاپی یەکەمی ئێستا لە کتێبخانەکەمدا هەیە کە ژمارەیەکی زۆر کەمی لێ چاپ کرابوو و بەرهەمێک نییە بەڕاستی شایستەی خوێندنەوە بێ، چکە کاتێک دەیخوێنیتەوە تێگەی نووسەرەکەی نە زمان دەزانێ، نە ئاین دەناسێ و نە شارەزای ئاینە، نە فیقە دەزانێ و بەی شێوەیەک شارەزایی لە ئیسلام نییە. بەڵام بەداخەوە کاتێک ڕاگەاندنەکانم کتێبیان گەورە کرد بە هەڵە نەچوو بم تا ئێستا 18 جار و 20 جار چاپ و بڵاو کراوەتەوە، بەڵام منک خۆم پەشیمانم لە خوێندنەوەی. نەک لە نێو کووردا، لە هەموو دنیادا خوێنەر یان کەسێک کە بە شوێن کتێبدا ڕادەکا و کتێب دەخوێنێتەوە ڕێژێکی کەمی کۆمەڵگەیە، ڕێژێکی زۆری کۆمەڵگە نییە، نەک بڵێن ئەم حاڵەتە تەنها کوردستانی گرتوتەوە، لە هەموو دنیاداوە هایە، چکە کاتێک خوێنەر چێژ لە خوێندنەوە نەبینێ ناتوانێت کتێب بخوێنێتەوانێ، بەڵام کاتێک چێژی لێ دەبینێ و سوودی لێ وەردەگرێ ئەو کاتە بەردەوامە بێ لە خوێندنەوە، وەک چۆن کەسێکی دیکە چێژ لە نێرگەلە دەبینێ، خوێنەرێک چێژ لە خوێندنەوە دەبینێ، کەسێکی تر چێژ لە سەیران و گەڕان و شتێکی تر دەبینێ، بەڵام خوێنەرێک چێژ لە خوێندنەوە وەردەگرێ. لەبەرەوە ئەگەر کەسێک چێژ لە خوێندنەوە وەرنەگرێ بەڕاستی بەردەوام نابێت لە خوێندنەوە و هەوڵ مادات خوێندنەوە کاریگەری بکا لەسەر ژیانی ئەمە جگەلەوەی کۆمەڵێک هۆکاری لاوەکی وەکو تەکنەلۆژیا وەکو مۆبایل و ئینتەرنێت و بێومێدی خەڵکیش ئەمانەش کاریگەریان هەیە لەسەرەوەی کە خەڵک چیدی نەخوێنێتەوانێ یاخود کەمتر بڕوا بەلای خوێندنەوە مەگەر بۆ زانکۆکەی بۆ راپۆرت نووسینەکەی یاخود بۆ توێژینەوەیەکی زانکۆیی ماستەرێک دوکتۆرایەکیان هەر شتێکە سوودێکی پێ بگەێنێ بەپێی ئەو فەرمانبەرێتی کە هەیەی. ئەجنا بەداخەوە خەڵک گەشتۆتەوەی کە بێومێت بێ کە نەخوێنێتەوانێ کە کەمتر لا بەلای کتێبا بکاتەوە.